Hiva, and I'm really enjoying my time here with these professional and amazing climbers. So thank you for, I'm happy that I can be here, and thank you so much. من ناوم ئاری عوسمان ئەحمەدە، خەڵکی شاری هەولێرم و لە شاری هەولێر لەدایک بووم. من هەر لە مناڵیەوە حەزی ست و چالاکی چوونە دەر و گەشت و گەڕانم هەبووە. کاری شوانایەتیم کردووە، کاری ینی باغەوانیمان کردووە و کەسێک بوومە کە چالاک بووینە لە ناو سروشدا، یعنی ناو سروشدا گەورە بووین و پێڕاگەیشتین. من تەمەنم لە 15 بۆ 16 دەبوو. لەو کاتەوە لە تیڤەکان بەرنامەم دەبینی لەسەر گەڕان لە ناو سروشت و بەسەر سیا هەڵگەڕان و ئەوانە، ئەوە بۆ من کاریگەریی جوانی دروست کرد. سەرەتا زۆر بە ناشارەزایی دەچوومە شاخ، هەر وەکو ئەوەی کە تەنها بگەڕێم لە شاخ و سروشت ببینم. یەکەم شاخ کە چووبم ساڵی 2003 بوو، چوومە چیای سەفین، بە تەنها ڕۆیشتم. لە سەرەتایەکانی ساڵی 2001ەوە، یعنی بە شێوەیەکی سروشتگەری دەگەڕام. کۆتاییەکانی ساڵی 2009 ئەو کاتە کۆمەڵێک دۆست و هاوڕێم ناسی لەگەڵ ئەو کۆمەڵایە دەستمە، ینی ئەو کاتە ناسی من کە ئەوان بە شێوەیەکی پرۆفیشناڵ کاری شاخەوانی دەکەن، لەیان نزیک بوومەوە. لەو کاتە بەدواوە تا ئەمڕۆ، ینی خۆشبەختانە من ڕۆژ بە ڕۆژ کاری تەکنیکی یاخود بەرەو پێشبردننی شاخەوانی بە شێوەیەکی پرۆفیشناڵ ئەنجام دەدەم. ئەو شاخانەی ئێمە چەند تایبەتمەندییان لە خۆیان تێدا، ینی بۆ نمونە لە وەرزی زستاندا دەتوانانی شاخ بڕۆی کە سەرەتای بەهار بێ، لە وەرزی بەهاری ئەو شاخانە دەتوانی بڕۆی بگەی بە تەبقەیەکی تر کە زستانی شاخەکەیە، یعنی چەند تەبقەیەک تۆ لە یەک کاتی ساڵدا دەتوانی بیانبینی. دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ینی شاخەکانی کوردستان زۆرینەی گەڕاوم، یعنی تا لە سنووری لە هەڵەبجەوە بگرە تا زاخۆ. دووتکەی چیای هەڵگورت خەونی هەر شاخەوانیش ڕاستەقینەیە، هەر بژی لێدەوە کاگریمات دەست خۆش هەربژی سەرکەوتنا. سلامت بی، سپاس بە پاڵ پشتی تو، زۆر سپاس بۆ ڕێنماییەکانت، سپاس لە هەموو شتێک، سپاس بۆ ئاگاداربوونت، سپاس لە بۆ توش کە جێڕایەل بووی، سەلامەت بووین. خۆش بی، با دەست لێنێ بە خۆشحالیەوە گەیشتنە لووتکەی. ئەو ڕێگایەکی دوور و درێژە لەبەرەوەی پڕە لە تەکنیک، چونکی ڕێگای ئاسانی هەیە، بەڵام ڕێگایکی زەحمەتمان هەڵبژێرد لەبەر ڕێگایکی نوێ بوو، پڕ بوو تەکنیکی. مەترسی ئەوەش هەبوو کە بەردوشتی هۆ بکەوتە خوارێ، هەرچەند هەندێک هات، بەڵام
باش بوو دەرچوین بە سلامەتی دەرچوین ئەو ڕێگایە پێ دەڵێن ڕێگای دڵی ناوەندە ڕاستە سپاس بۆ هەموو شتێک سپاس بۆ تو ئای دەست خۆشبی دەستی کامانیش خۆش گیاندبی سلامەتبی لە کوردستاندا هێشتا ماوێتی شاخەوانی ببێتە پیشە بەڵام لە هەمان کاتیشدا یعنی شاخەوانی بۆ من ئارەزوویەکە ینی ئەو کاتێک کە من دەستم بەکاری شاخەوانی کردووە چاوەڕێی ئەوم نەبووم کە داهاتێک لە شاخەوانی وەربگرم بەڵام کە ئێستا هاتوومەتە ناو پرۆفیشناڵێتی کاری شاخەوانی اینجا دەزانم کە دەتوانین و من خۆم یا برادران دەتوانن بژێوێکی تایبەتمەند لە شاخەوانی بەدەست بێنین. دوای ئەوەی کە من بە شێوەیەکی پرۆفیشناڵ ینی هاتمە ناو ئەو بابەتی کاری شاخەوانیەوە ئەوە وای لێ کردم کە خولیای بەرزتر و شاخی دوورتر و شوێنی ینی سەرنجڕاکێشتر بڕۆم. سڵاو مادی نەبن باشن ئەحواڵتان چاکن بەخێر بێن چۆنی باشی ئەحواڵت باشی کاکردی چاچی سەلامەتی باش کاک سەلا بژی باش قوربان حواڵی چاچی بژی سپاس سەلامەتن. ئێرە دیوارەیەکی دەستکردی شاخەوانیە لە پارکی سامی عەبدوڕەحمان. ئێمەی شاخەوانان زۆربەی کات لەو دیوارە سوود وەردەگرین لە بۆ هێز و بازووی دەستمان و بەهێزکردنی توانای جەستەیی و تەکنیکی چونکی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لە بۆ شاخەوان بۆ بەهێزبوونی تواناکانی و بەهێزبوونی کارە تەکنیکیەکانی. ئەو دیوارەیە بۆ ئەزمموی شاخەوانان و بۆ تەکنیک و بۆ بەهێزکردنی ماسوولکەکانیان زۆر پێویستە چونکی هەر لە ئەساسی بەهێزبوونی جەستەشیان لە هەمان کاتدا توانای هونەریشان دەچێتە سەرەوە. ئێستاش دەست بەوە دەکەین کە کەلوپەلەکانمان ببەستین و خۆمان ئامادە بکەین بۆ سەرکەوتن. ئەمە هاڕنێسە هاڕنێس بۆ ئەوەیە کە خۆت دەبەست ئەو شاخەوانە ئەو کەسە دەبەستێتەوە کە بەسەر دیوارەکە سەر دەکەوێت چونکی ژیانی شاخەوانەکە لەسەرەوە پەیوەستە و بەندە شێوەیەکی تۆکمە و زانستی هەیە لە کەمەر و ڕانەوە دەیگرێ. کەلوپەلەکانی تەکنیکی شاخەوانی هەموو بە پێی چەندین ئەندازە و ستانداردی شاخەوانیدا تێپەڕدەبن یعنی کەلوپەلەیەکی ئاسایی نین کە کوالیتیەکانیان خراپ بێ لەبەرەوە جانی خودی شاخەوانەکە پێوە پێوەستە. ئەو کەلوپەلە تەکنیکیانە بۆ هەم بۆ دیوارەی دەستکرد یاخود هەروەها بۆ دیوارەی سروشتی یا بەردی سروشتی دەتوانین سوودی لێ ببینین. لە هەمان کاتیشدا بۆ شاخەوانی یاخود بۆ کاری شاخە بەرزەکان لە هیمالایاشدا هەمان سوود و ئیسفادەیان هەیە هەمان تەکنیکە ینی جیاوازیی ئەوتۆیان نییە بە هیچ جۆرێک. من سەرەتاییەکانی ئەو کارێک کە من دەستمان بە شێوەیەکی پرۆفیشناڵی کاری شاخەوانی کرد ئەوە بوو کە ئێمە لە ئەزمون و پلان و شێوەی ڕۆیشتنی سەختی شاخەوانی لە شاخەکانی خۆماندا بینیم لەوانە ڕێگای تەکنیکی و ڕێگای زستانە ومانەوە لە ناو لە وەرزی زستان و ڕێگا بڕین و ومانەوە بەسەر بەرزاییەکانی ئەو وەکو چیاکانی خۆمان لە باڵەکایەتی لە هەڵگورد و سەکران ئەوانە جۆرە تەکنیکایەکت فێر دەکەن ئەو تەکنیکانە دەبنە هۆی ئەوەی کە تۆ دڵنیابیەوە ئەو بەسەر مەترسیەکاندا زاڵ دەبی. لەسەر ئەو ئاستە من لە ساڵی 2012 لەگەڵ هاوڕێیانی فیدراسیۆنی شاخەوانی کوردستان ئەو کاتەکە من ئەندامی فیدراسیۆن بوومەوە ئێستاش هەر ئەندامی فیدراسیۆنم ئێمە بەرنامەمان دانا بچینە چیایەک لە دەرەوەی
ینی لە دەرەوەی کوردستان پێشوەختە ئێمە چایەکمان تاقی کردبووە لە ئێران چای دەماوەند لە ساڵی 2011 دوای ئەوە وەکو تیمێک بە مانویست بچین بۆ چایەک کە بەرزتر لە 5,000 متر بێ ینی لە ئاستی 7,000 متردا بێ بەڵام نازان بە چەند هۆکارێک ئیتر برادرانی فیدراسیۆن خۆیان دەزانن ئەوان کارەکانیان ڕاگەر ئیتر ئەوە زۆرتر منی تامەزرۆ کرد بۆ دەبێت ڕابگیرێ چای لینین دەکەوێتە وڵاتی قرقیزستان و دووهەم بەرزترین چایە لە وڵاتی قرقیزستان هەروە بێتەوە چای لینین بەرزەکەی 7,134 متر بەرزە لەسەر ئاستی ڕووی دەریاوە دەکەوێتە ینی هاوسنوور لە باشووری وڵاتی قرقیزستان هاوسنوورە لەگەڵ وڵاتی تاجاکستان لە وڵاتی تاجاکستانەوە ناوی ئیبن سینایان لێناوە لە وڵاتی قرقیزستان لەبەر خۆشەویستیان بۆ لینین ناویان لێناوە لینین پیک ئێمە کە بڕیارماندا بچین بۆ چای لینین ینی هەموو وەک دەڵێ پلانێکمان دیاری کرد کە ئێمە چیمان پێویستە و دەبێت چ بکەین یعنی تقریبان دەتوانم بڵێم پلانی پێشوەختەی ئێمە ینی لە 5 مانگی یەکەم بوو 5 مانگ تا 6 مانگی یەکەمی ساڵ بوو ئەوش ئەوە بوو کە ئێمە کەلوپەلەکانی پێویستمان و ئەنجامدانی شێوەی کارەکە و خەرجیەکانمان چییە ئێمە سەرەتای گەیشتنمان بە وڵاتی قرقیزستان هەفتی 2019 بوو بەڕێکەوتین ئێمە هەشتی حەوت گەیشتینە وڵاتی قرقیزستان و دەی حەوت ئێمە لە بیس کەمپ بووین یا لە کەمپی سەرەتا بووین لە کەمپی سەرەتا بووین. The city is very beautiful, very beautiful. ساعت 8 بەیانی ئەڕۆین بەرەو بیس کەمپی لینین تیمێکی پۆڵەندین قەرار بوو زۆرتر بن 6 نەفەر بن بەڵام بەرەبەرە کەم بوونەوە دیارە قەرارەکەیان گۆڕی ناری ئەوەش هاوجین خەریکی مۆبایلیە Мама, я хочу домой, не хочу кашеманной. Мама, я хочу домой. لە دەی حەوت ئێمە پشومان وەرگرت بۆ ماوەی 2 ڕۆژ ڕۆژی سێهەم کە دەکاتە 13 مانگ ئێمە هەنگاوماننا بۆ کەمپی یەک. پلانی یەکەممان ئەوە بوو کە ئێمە بە شێوەی ئەلپی بڕۆینە سەرێ یعنی ئەمە شێوەیەکی ستانداردی شاخەوانیە دوو جۆر سەرکەوتنمان هەیە لە شاخەوانیدا شێوەی ئەلپی و شێوەی ینی ئەلپین ستایل و ئەکسپیدیشن ستایلمان هەیە ئەلپین ستایل ئەوەیە کە تۆ دەڕۆی ناگەڕێەوە بۆ کەمپی خاڵی سەرەتا ئێمە کە 13 مانگ ڕۆشتین بۆ کەمپی لە کەمپی سەرەتا لە بۆ کەمپی یەک نێوانی تقریبا نزیکی 7 کیلۆمەتر دەبێ بەرزیەکەی کەمپی یەک 4500 متر بەرزە لەسەر ئاستی ڕووی دەریا ئەو شوێنێکی ئێمە لێ بووین چەند شوێنێکی هەیە پلەبەندی هەیە بەڵام ئەو شوێنی دوست ئێمە کە لێ ئەمانەوە 4500 متر بەرزە ینی تقریبا دەتوانم بڵێم 100 متری کەمە بۆ ینی بۆ ئۆکسسیجین و بۆ هەم هەوای جسم 1900 متر زۆرە بۆ شاخەوانێک.
ئەمڕۆ 12/7/2019 لە ڕێگای سەرکەوتنین بۆ کەمپی یەکی شاخیلینین. ڕێگاکە زۆر دوور درێژە، بەڵام لە هەمان کاتدا بەهۆی بەرزبوونەوەی لە ئاستی ڕوودەریا ئیتر هەناسە و تەنگەرەفەسی و مشکلاشەکان دێتە پێشێ. بە کامل ئەشیاوە هاتووین و دەمانەوێت بڕۆین. دوای ئەوەی کە ئێمە دوو ڕۆژ لە کەمپی یەک ماینەوە لە مانەوەمان لە کەمپی یەک، ڕۆژی سێهەم ڕۆشتین بۆ کەمپی دوو کە 5300 متر بەرژاوێ. باشە 5300 متر تا ئاستی 5400، یعنی دروست ئەو شوێنەی ئێمە لێبووین تقریبان دەتوانم لەو نێوانەدا بوو، چونکی 5300شی هەبوو خواردتر و 5400 هەبوو. ئەو فاسیلەی ئێمە 56 مترێک دەتوانم بڵێم ئاوا دقیق نەبووم لە GPS-ەکە کە بزانم چەندە. ئەمە لەوێ ماینەوە. ئەوە بوو سیستەمەکەمان کردەوە ئەکسپیدیشن ستایل. ینی ئەکسپیدیشن ستایل چۆنە؟ ئەلپین ستایل تۆ کەم دەڕۆیە سەرێ بەبێ ئەوەی بگەڕێەوە خوارێ بۆی ئیسراحەتی بکەیت. بەڵام ئەکسپیدیشن ستایل ئەوەیە کە تۆ بۆ هەر کەمپێک دیاری دەکەی 2 ڕۆژ یان 3 ڕۆژ کارەکە ئەنجام دەدەی، دوایە دەگەڕێەوە کەمپی سەرەتا بۆی کە ئیسراحەت بکەیت، بۆی کە جسمت زۆرتر لێڕابێت. مەترسی مەرجی هەیە ئەو ڕێگایە، لەبەرەوەی ینی بە ڕۆژ پلەکانی گەرما زۆرن، بەڵام بە شەو پلەکانی سەرما ئێزگار زۆر دادەبەزن، بە تایبەتی لە کەمپی یەک و کەمپی دوو. تەنها ئەم دوو کەمپە، ینی کەمپی سێ یاخود کەمپی 4 نا، کەمپی سێ و 4 بەردەوام پلەی گەرما 22 تا 28 دەرەجە لەژێر سفرە، ینی بە ڕۆژ و بە شەو جیاوازی لە بەرەوەی بای دەگرتەوە. بەڵام کەمپی دوو و کەمپی یەک بای نەدەگرتەوە، کەمتر بای دەگرتەوە. ئەمە هۆکار بوو بۆ ئەوی کە بە ڕۆژەکە لە دوای کاتژمێرنەوە تا نزیکی 4 و 5 ئێوارە دەتوان بڵێم بە پلەی گەرما، ینی لە کەمپی یەک و کەمپی دوو ئەوەندە بەرز دەبەوە لە بەرەوەی باکەم بوو، ینی تا پلەی 62 دەرەجە دەڕۆشت. باشە، ینی تو مێشکت دەکڵێ، ناتوانانی هیچ حرەکەیەک هیچ جوولەیەک ئەنجام بدەیت. ینی ئەوە بەڕاستی بۆ من ینی شتێکی سەرسوڕهێنەر بوو، ینی من 62 نەدیتەوە بە ژیانم، ینی وە لە شاخێک دابی ژێرەوەت هەموو سەهۆڵ بێ سەرەوە 62 دەرەجە بێ، ینی دوو شتە کە ئینسان دەستەی زەحمەتە وەک دەڵێ ئەو شۆکە بە مێشکتدا قبولی کەی، شتێکی زۆر شتێکی نۆرمال نییە. شوێنێک هەبوو، ئەم شوێنە تقریبا نزیکی 2 کیلۆمەترێکە. ئەم 2 کیلۆمەترە بەڕاستی هەندێک مەسیر هەبوو، هەندێک ڕێگا هەبوو، دەبوو بە ڕاکردن ڕاکەی. تۆ 22 کیلۆ لەسەر شان و پشتە و ڕاشکە بۆ لەبەرەوەی بەر لەو شاخە دێتە خوارەوە بۆی پێت نەکەوێت. دەیانی ئەوە بەڕاستی ینی بۆ من لە ڕێپۆرتەکان نووسرا بوو، لە ستۆری برادەکان ئەوانێک کە پێشتر چوو بوون نووسرا بوو کە ئەو مەترسیانە هەیە. بەڵام بۆ من هاکەزایی، بەڵام کە دەبینم لە بەرچاوی خۆم دەبینم نەفەر بەردی پێکەتێ بە دەست و بە دووچاوی بریندار بووە، ترسەکە دەبێتە ئەمرێکی واقع لەسەرت، ینی هیچ نەجاتانێکت نییە، ناچاری ڕاکەی تۆژۆکەوە. لە کەمپی دوو بۆ کەمپی سێ ڕۆژێکان ئێمە لە کەمپی دوو دانیشت بووین
تەمەشای ڕێگای کەمپیسێمان دەکرد چونکە ڕێگاکەی دیارە تقریبان دەتوانم بڵێم لێژاییەکەی دەرەجەی لێژاییەکەی 6 بۆ 7 پلا بێ لەوێ کابراایەکمان بینی بەربەوە زۆر بە خراپی بەربەوە بە دووسێ نەفەران گرتیان ئەوە بوو هێنایانەوە کەمپی 2 حاڵی باش بوو تا گاندیانەوە کەمپی 1 لە کەمپی 1ەوەش ئیتر لەوێەوە بە هەلیکۆپتەر گاندیانەوە کەمپی سەرەتا. بەیانەکەی زوو سعات 2 خولەک خۆم ئامادە کرد و نانێکمان خوارد و ئیتر بەڕێکەوتین بەرەو لووتکە. گەیشتنی لووتکە هەستێکی ینی ئەتوانم بڵێم هەستێکی زۆر تایبەتی هەبوو هەستەکە ئەو بوو ینی بەش بە حاڵی خۆم باوەڕم نەدەکرد گەیشتمەتە لووتکە هاوژین لە خۆشییان ڕاست پاری داوە دەستی بە گریان کرد زۆر گریا منش دەستم کرد گوتم هاوژین هەڵسەوە مەگری ینی گوتی ناتانم نەگریم ینی ئەوە چەندە هەوڵی لە بۆ دەین چەندە ینی خەمی پێوە دەخۆین ئەو هەموو خەرجی و هەموو مادی بوونە ناتوانم بشگریم ینی ئەگەر من بە خۆشێک ینی ئەو سەرکەوتنە بە گریان ینی دەرینە بڕم ئەدی بەچی دەری ببڕم. خەونی من پەنجام گەیاندنی ئاڵای کوردستانە بە سەربەرزترین لووتکەی دنیا. مەرج نییە تەنها خۆم ئەنجامی بدەم، بەڵام ئەگەر هاوکار بم پاڵپشتیش بم بۆ من هەر سەربەرزیە.